لەم تەوەرەدا باس لە گرنگی سندوقی خانشین دەکەین بۆ پارێزەران. بوونی ئەم سندوقە چه گرنگی و کاریگەریەکی دەبێت لەسەر پیشەی پارێزەری بە تایبەتتر لە کەرتی تایبەتە. تایبەت بەم بابەتانە یاخود ئەو مەرجانەی کە پەیوەستە بە خانەنشینکردنی پارێزەران لە کەرتی تایبەت و مەرجەکان چی دەبێت، ڕێمایەکان چی دەبێت و ئەو کەسەی یاخود ئەو پارێزەری لە کەرتی تایبەتدا کار دەکات و پێویستە لە داهاتوودا ئەگەر بیەوێ خانەنشین بێت ئەو ڕێنمایانی جێبەجێ دەکات پێویستە چی بێت. لەسەر ئەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین، زانیاری زیاتر و ورتر لەسەر ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری زۆر بەڕێز ئارامگەردی کە بەڕێزیان و تەبێژی سندیکای پارێزەران ڕەسەوخۆ لە ئەستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان دەوێت. کاگارم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە لەسەر بابەتی سندوقی خانشینی بۆ پارێزەران گرنگی ئەم بابەتە لە چیدا واروها مرج و ڕێنماییەکان چی دەبێت بۆ پارێزەرێک ئەگەر بیەوێت لە کەرتی تایبەتدا خانەنشین بێت؟ باینتان باش، زۆر سپاس بۆ کورسا، زۆر سپاس بۆ بینەران. یاسای پارێزەرایەتی کوردستان ژمارە هەفتەی ساڵی 1999 کە هاوزەمان یاسای ژمارە هەژدەی ساڵی 1999 سندوقی خانشینی پارێزەرانی لەگەڵ دەرچووە کاری خانەنشینکردنی پارێزەران ڕێک دەخات. خۆتان دەزانن هەروەکو چۆن لە کەرتی گشتی فەرمانبەران دوای بەسەربردننی ماوەیەکی زۆر لە ساڵانی خزمەت خاننشین دەبن، مافەکانی خۆیان لە خزمەتەکە وەردەگرن و زەمانەتێک وەکو دەڵێ گەرنتیەک بۆ ژیان و دابینکردنی خەرجیەکانی ژیانیان لە داهاتوو لە دوای خانەنشین بوون دەستەبەر دەکەن. دیارە لەو ڕۆژ پارێزەرانیش کە لە کەرتی تایبەت کار دەکەن لە هەموو دنیاش پارێزەران کە چینێکی هەستیار و گرنگجی کۆمەلگا پێک دەهێنن اعتیماد لەسەر خۆیان دەکەن، اعتیماد لەسەر کارەکانی خۆیان دەکەن، لەسەر لێهاتووی خۆیان دەکەن. پارێزەران ئەرکێکی زۆر سووکن لە هەموو دنیا بەسەر حکوومەتەکان. لە هەرێمی کوردستانیش پارێزەران بە هەمان شێوە ئەرکێکی سووکن بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەبەرەوەی خۆیان بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن. جگە لەوە نەکرد بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن و ئەرکێکی سووکن بەسەر حکوومەت، ساڵانە بازیش دەدەن بە گوێرەی ئەو کارکردانەی کە بە جێرەی ئەو زەوابتانەیەکەوە ساڵانە بەڕێوەبەرایەتی گشتی باج بۆ پارێزەران دادنێ و لە کارکردنی پیشیان باجەکە دەدەن. بۆیە پارێزەران دوای ئەوەی کە ساڵانێکی زۆری خزمەت بەسەر دەبن تەمەنیان دەگاتە ئەوەی کە پێویستیان بە خانەنشینبوون هەیە یان ناتوانن کاری پارێزەرایەتی بکەن، یاخود بەهۆی کارکردنیان یان لە ئەنجامی کارکردنیان تووشی حالاتی لە با بڵێن پەککەوتەیی دەبن لە ئەنجامی نەخۆشی و نەتوانینی کار نەکردن، ئەو کاتە بەپێی راپۆرتی پزیشکی دەتوانن خانشین بن. یاسای سندوقی خانشینی پارێزەران کە وەکو ئاماژەم پێدا یاسای ژمارە 18 ساڵی 1990 لە کۆمەڵێک مادە پێک دێ ئەرک و مافەکانی پارێزەری تێدا دیاری کردووە کە پارێزەران ساڵانە ڕسوماتێک دەدەن لە بەرامبەر ئەوەی دواتر گرنتی مافی خانشین بوونیان بکەن. باشە، ئەگەر بوارێکم پێ بدەیت کە چۆن پارێزەران چەند وەردەگرن و چۆن. بەڵێ دواتر ئەچینە سەر وردەکارێکی، بەڵام دەمەوێت ئەوە بزانم کاتێک کە پارێزەرێک لە کەرتێکی تایبەت کار دەکات هیچ جیاوازیەک هەیە لە خانشینبوونیەکەی لەگەڵ پارێزەرێک کە لە کەرتی حکومی کار دەکات؟ بڵێ بۆ ئاگاداری جەنابتان و بۆ زانیاری زیاتر ئەو پارێزەرانی ئەوانەی کە نەک پارێزەر ئەوانەی وەکو دەرچوو یاسان و لە کەرتی حکومی کار دەکەن ئەوانە پێیان ناڵێن پارێزەرمان هەیە، ئەمە مافەروەرمان هەیە. پارێزەر ئەو کەسانەنە کە لە کەرتی تایبەت کار دەکەن، ئەوانن کە خۆیان ڕۆژانە لەگەڵ بریکاردارەکانیان لە دادگاکان لە فەرمانگەکانی حکوومەت مامەڵەکانی هاوڵاتیان جێبەجێ دەکەن و بریکارنامەیان لێ وەردەگرن. بەڵام ئەوانەی لە کەرتی گشتی کار دەکەن لە دام و دەستگاکانی حکوومەت کار دەکەن، ئەوانە دوای ئەوەی دەرچوو یاسا پێیان دەڵێن مافەروەر، ئەوانە پارێزەر نین و ئەسڵەن لە یاسای پارێزەرایەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نابێ کەسێک لە کەرتی تایبەت لە کەرتی گشتی کار بکە، با بڵێن خزمەتی کەرتی گشتی بکە لە دام و دەستگا و وەزارەتەکان کار بکە، پێی بڵێن پارێزەر یان بتوانێت ئینتیمای سندیکای پارێزەرایەتی کوردستان بکە. پارێزەر تەنیا ئەو کەسەیە کە لە کەرتی گشتی کار ناکە، لە سندیکای پارێزەرانی کوردستان ئەندامە و خۆی کاری خۆی و بژێوی ژیانی خۆی پەیدا دەکات. ڕوونە کاک ئارام، ئەگەر پارێزەرێک بیەوێت خانەنشین بێت لە ڕووی ساڵی کارکردن واروەها لە ڕووی تەمەنەوە
پێویستە چەند ساڵکاری کردبێ و تەمەنیشی چەند دەبێت؟ بەڵێ بە کورتی بە پێی ئەو یاسایی سندوق خانشینی پارێزەرانی کوردستان هەر پارێزەرێک خزمەتی ئەندامبوونی پارێزەرایەتی لە سندیکای پارێزەرانی کوردستان 25 ساڵ تەواو بکە ئەوە دەتوانێت داواکاری پێشکەش بکە بۆ ئەوەی کە خاننشین بێ بەدەر لەوەی کە تەمەنی چەند ساڵە. ئێمە خۆمان دەزانین بەپێی یاسای خاننشینی لە کەرتی گشتی کە ئەوانەی فەرمانبەرن پێویستە تەمەنەکە بگاتە مەرزدارە بەوەی تەمەن بگاتە 63 ساڵ. بەڵامدا خاننشینبوونی پارێزەران ئەو ساڵە دیاری نەکراوە بەدەر لەوەی کە تەمەنی 63 ساڵەیان کەمتر دەتوانێت داوا بکە. بەڵام خۆشبەختانە پارێزەران لەبەرەوەی کە 25 ساڵ بە شێوەیەکی گشتی 25 ساڵی خزمەت بەسەر پارێزەرێتیان تێدەپەڕێت تەمەنیان ناگاتە 63 ساڵ، تەمەنیان وەکو دەڵێت جارێک گەنجە و توانای کارکردنیان هەیە. بۆیە زۆربەی پارێزەران داواکاری خانەنشینبوون لە پارێزەرایەتی ناکەن، بۆیە بەردەوام دەبن لە کاری پارێزەرایەتی. لەوانەیە ئەو پارەی کە با بڵێن ئەو مەبلەغی کە لە ماگانە لە خانشینی پارێزەران وەریدەگرن جگە لەوەی زیاتریان دەستکەوێ، لەوانەیە بە شێوەک لە شێوەکانیش بەردەوام بوون و چالاکیەکان و بزاوتەکانیان پێ باشتر بێ لەوەی خاننشین بین و بوەستن لە کاری پارێزەرایەتی، چکە کە خاننشین بی لە پارێزەرایەتی ناتوانی ئیدی کاری پارێزەرایەتی بکەی و بریکارنامە وەرگری کاروباری هاوڵاتیان جێبەجێ بکەی و ڕابپەڕێنی. بەڵێ باشە کاگارە، مەگەر بێت و پارێزەرێک بیەوێت خاننشین بێ خۆ بە جۆرێک لە جۆرەکان پارێزەر بێت و کاری کرد بێت، بەڵام بە هۆکارێکی پەککەوتوی نەتوانێت لە کارەکەی بەردەوام بێت و خزمەتی ساڵەکانیشی نەگەیشت بێتەوە ساڵێک کە یاسا بۆی دەستنیشان کردووە قەرەبوو دەکرێتەوە دەتوانێت خاننشین بێت؟ بەڵێ هەر کەس هەر پارێزەرێک ئەوانەی کە ئەندامن لە سندیکای پارێزەرانی کوردستان و بەشداربوونی ساڵانە ئەمە پێی دەڵێن نوێکردنەوەی ناسنامەیان بەردەوام بوو بێ لە کاری لە نوێکردنەوەی بەشداربوونی ساڵانە لە دانی سندوقی خاننشینی پارێزەرایەتی ئەو بڕەپارەی کە ساڵانە دەدرێ، ئەوە ئەو پارێزەرە ئەگەر بەهۆی ڕووداوێکەوە تووشی پێکەوتەی بێ نەتوانێت کاری پارێزەرایەتی ئەنجام بدا، ئەوە داواکاریەک پێشکەشی سندیکای پارێزەرانی کوردستان دەکات. سندیکای پارێزەرانی کوردستانیش داواکاریەکەی بۆ سندوقی خاننشینی پارێزەران بەرز دەکاتەوە. هەر بۆ ئاگاداری و زانیاری جەنابتان سندوق خاننشینی پارێزەرایەتی کوردستان فەرمانگەیەکی تایبەتە بەپێی یاساکە دەستەیەک بەڕێوەی دەبا کە بەڕێز دادوەرێکی پلەیەک سەرۆکایەتی دەکا، هەروەها بەڕێوبەرێکی گشتی لە سەر بە وەزارەتی دارایی تێدا ئەندامە، هەروە نوێنەرێکی سندیکای پارێزەرانی وەکو پارێزەری ڕاوێژکار تێدا ئەندامن. ئەوانە بڕیار دەدەن لەسەر جێبەجێکردن و ڕاپەڕاندنی کارەکانی سندوق خاننشینی پارێزەران و کۆمەڵێک پارێزەرانی کۆمەڵێک فەرمانبەریان هەیە، یەکەی ژمێریاری خۆیان هەیە. دوای ئەوە داواکاری بەرز دەکرێتەوە بۆ سندوق خاننشینی پارێزەران. سندوق خاننشینی پارێزەرانیش لە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەو کەسە ڕەوانەی لیژنەی پزیشکی هەمیشەیی دەکا کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی و لەوێ ئەگەر دەرکەوت ئەوە ڕێژەی پەککەوتوی ئەو کەسە لە 175 زیاترە ناتوانێت کاری پارێزەرایەتی ئەنجامدا، ئەوە بڕیار دەدرێت بە خانەنشینبوونی. بەڵام خانەنشینبوونەکەی کەمتر دەبێت لەو پارەی کە پارێزەرەکە 25 ساڵ خزمەتی هەبێ و بڕەپارەیەکی ماگانە وەربگرێت. پارەکە بە گوێرەی ساڵانی خزمەتی ئەو کەسە دەبێت، چ جای ئەوەی کە با بڵێن 5 ساڵ خزمەتی هەیە یا 10 ساڵی یان 15 ساڵی کە تووشی پەککەوتەی دەبێت، بە گوێرەی ئەو خزمەتە کە ماگانە 5,000 دیناری بۆ حساب دەکەن، دواتر لە 750,000 دینار کەمتر نابێت. بەڵام بۆ زانیاری جەنابتان ئەو بڕەپارەی خاننشینی پارێزەران پارێزەرێکی زۆر هەیە ڕۆژانە پرسیاری ئەوە دەکاکە لە کاتی ساڵانە خزمەتی با بڵێن دانی بەشداربوونی ساڵانە پرسیار دەکا کە ئەو بڕەپارەی کە ئێمە وەکو ساڵانە پارێزەر پرسیار دەکە کە دەیداتە سندوق خاننشینی پارێزەران، جاری وە پرسیاری ئەوە دەکەن کە پارەکە زۆرە. بەڵام ئەو پارەی کە ساڵانە پارێزەران دەیدەن بە سندوق خاننشینی پارێزەران لە ماوەی 25 ساڵ خزمەتکردن کە دواتر مافیان هەیە ببنە خاننشین ببن، زۆر کەمترە لەو پارەیە کە وەری دەگرنەوە. ئەو پارە ئیمتیازە زۆرەی با بڵێن ئەو کە مافی خۆشیانە وەکو مافی گەرنتیکردنی مافی خۆیان داهاتی خۆیان زۆر کەمترە لەو پارەی کە
با بڵێن کە وەری دەگرنەوە دواتر. بۆیە سندوقی خانشینی پارێزەران جگە لە اعتیمادکردن لەسەر ئەو خزمەتەی لەسەر ئەو پارەی کە ساڵانە پارێزەران دەیدەن بە سندوق خانشینی پارێزەران کۆمەڵێک سەرچاوی تری داراییشی هەیە لەوانە پولی پارێزەرایەتی کە ڕۆژانە پارێزەران لە مامەڵەکانیان لە داواکان لە کاتی باڵێ پەسەندکردنی داواکانیان لە کاتی پێشکەشکردنی مامەڵەکان پێشکەشی دەکەن و پولی خانشینی پارێزەرایەتی بەکاردێنن. باشە کاک ئارام ئەو پارێزەرەی کە سوودمەند دەبێت لە داهاتوودا بۆ خانشینی دەپێت ماوەی ئەو خزمەتەی کە لە یاساکەدا بۆی دیاری کراوە با بڵێن خزمەتێکی بەسەر یەکەوە بەیان هەندێک کات پارێزەر ناو کارەکەی دەکات. لەم حاڵەتەدا ئەگەر پارێزەر ساڵانە بەدانی ئەو بڕەپارەی کە لە یاساکەدا هەیە پەیوەست بێت دەگەر بێت و کارەکەشی پچر بێت گرفتێک لە خانشین بوونیەکەی دروست ناکات؟ بەڵێ لە کاتی ئێستا تەنیا ئەندامبوون لە سەندیکای پارێزەرانی کوردستان و هەروەها بەردەوامبوون لە دانی ساڵانەی بەشداربوونی ساڵانە چ لە سەندیکای پارێزەرانی کوردستان و سندوق خانشینی کە پێی دەڵێن نوێکردنەوەی ناسنامە بە مەرجێک 2 ساڵ تێپەڕ نەبوو بێ بەسەر نوێنەکردنەوە کە ئەوە دەبێتەوە هۆکاری وی بەپێی یاساکە دوور بخرێتەوە ئەوە بەسە بۆ ئەوەی کە پارێزەرەکە ساڵانی خزمەتی بۆ هەژمار بکرێ بەمبەستی پێشکەشکردنی داواکاری بۆ خانەنشین بوون. بەڵام لێت ناشارمەوە بەپێی ئەو بەرنامەی کە سەندیکای پارێزەران و سندوقی خانەنشینی بە هەماهەنگی دایان ناوە و بڕیار بوو بەداخەوە پەرلەمانی کوردستان لە کارکردن وەستا ئەگەرنا سەندیکای پارێزەرانی کوردستان و سندوق خانشین خەریکی گۆڕانکاری و هەموارکردنەوەی یاساکەن. ئەمەش کۆمەڵێک مەرج و ڕێنمایی نوێ و ڕێکاری نوێ لە نێو یاساکەدا دەندرێ بە جۆرێکە پێویستە ساڵانە پارێزەر وەکو دەڵێ ممارەسەی کاری پارێزەرایەتی بکە هەروەها بیسەلمێنێک کە کاری پارێزەرایەتی کردو هەروە ساڵانە جگەلەوە بەشداربوونی ساڵانەکە زیاتر دەکرێت بۆ سندوق خانشینی لەبەرەوە ئێستا لێت ناشارمەوە ژمارەی ئەو کەسانی کە خانەنشین بوون بە بەراورد بە ژمارەی ئەندامانی سەندیکای پارێزەرانی کوردستان گەلێک کەما لەبەرەوەی ئەوانەی کە خزمەتیان لە 25 ساڵ زیاتر بووە و داواکاریان پێشکەش کرد بۆ خانشین بوون ئەوانە ژمارەیان کەمە بەڵام دواتر پارێزەران ژمارەیان یەکجار زۆر بووە بۆیە لەوانەیە سندوق خانشینی پارێزەران تووشی عجز بێ بۆەوەی تووشی عجز نەبێ پێویستە ڕێکار و بەرنامەی نوێ دابدرێ بۆەوەی بتوانین لەسەر پێی خۆیان بۆستن و سەرچاوی دارایی زیاتر پەیدا بکەن و ئەو توانم بەردەوام بن لە دانی ئەو پارەی خانشینی. بڵێ باشە کاگارام ڕەنگە پارێزەرێک ماوەی چەند ساڵێک لە کارەکەی بەردەوام بێت و ساڵانە پابند بێت بەوەی کە لەگەڵ تازەکردنەوەی بە ئەندامبوونی لە سندیکای پارێزەران ئەو بڕەپارەیە ڕادست بکات و با بڵێن ئەندامبوونی خۆی واروەها ڕەزامەندیبوونی خۆی لەم سندوقی خانشینە دەربڕێت. بەڵام ڕەنگە دوای چەند ساڵێک ئەم پارێزەرە پاشگەز بێتەوە لەوە ئەو پارەی بۆ دەگەڕێندرێتەوە کە ساڵانە بەخشیوێتی یاخود سوودمەند نابێ یاخود بۆی ناگەڕێندرێتەوە. نەخێر بە هیچ جۆرێک بۆی ناگەڕێندرێتەوە لەبەرەوەی یەکێک لە مەرجەکانی بەردەوامبوونی یان نوێکردنەوەی بەشداربوونی ساڵانە کە ناسنامەی پارێزەرایەتی پێ دەگوترێت و ئەو پارێزەرە بەپێی ئەو بەشداربوونەی ساڵانە بەپێی ئەو نوێکردنەوەی ناسنامە کە مەرزدارە بۆ ئەوەی بتوانێت ممارەسەی کاری پارێزەرایەتی بک دەبێ بەشداری ساڵانەی خانشینبوونی پارێزەرایەتی بدە. ئەو خانشینبوونی پارێزەرایەتیە جگەلەوەی کە مافێکە دواتر لە داهاتوو بۆی دەستەبەر دەبێت بۆ خانشینبوون بەڵام مەرجێکیشە بۆ نوێکردنەوەی ناسنامەی پارێزەرایەتی. ئەگەر وەکو ئەوەی تەشبیهی نەکەین کە کەسێک چەند ساڵ جارێک 4 ساڵ جارێک یان 5 ساڵ جارێک مۆڵەتی هاتوچۆ با بڵێ مۆڵەتی شوفێری نوێ دەکاتەوە دواتر ئەگەر بێوێ دەستبەرداری مۆڵەتی شوفێری ببێ ئایا دەتوانێت ئەو پارەی وەربگرێتەوە کە پێشتر داویەتی بۆ نوێکردنەوەی مۆڵەتی شوفێری. ئەمەش بە هەمان شێوەیە ممارەسەکردنی کاری پارێزەرایەتی مەرزدارە بەوەی کە ساڵانە بەشداربوونی خانشینی پارێزەرایەتی و بەشداربوونی سەندیکای پارێزەرانی کوردستان بدەیت. ئەوە مەرزدارە بەوەی کە ناسنامەکە نوێ بکەیەوە بۆیە کە دەستبەرداری ئەو مافە دەبی دەستبەرداری ئەوە دەبی کە
لە سندوق خانشینی پارێزەرایەتی کوردستان بکشێەوە لە ئەندامبوونی سندیکای پارێزەرانی کوردستان بکشێەوە بە هیچ زۆرێک پارەکەت بۆ ناگەڕێنرێتەوە لە بەرەوەی پێشتری امتیازێکە وەرت گرتووە کە پارێزەر بووی و ناسنامەکەت نوێ کردوتەوە. بەڵێ باشە کاگارامە کوکۆتا پرسیار دەمەوێت ئەوە بپرسم سندوقی خانشینی پارێزران بە تایبەتتر لە کەرتی تایبەتدا چ کاریگەریەکی لەسەر پیشەی پارێزەران هەیە؟ بەدڵنیاییەوە ئەمە کەرتی تایبەت لەبەرەوەی لە داهاتوو لە ساڵانی با بڵێن داهاتووەوە کە گرنگجی زیاتری پێدەدێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لە کاتی ڕابردوو ئێستاشدا خانشینی پارێزەرانی کوردستان خانشینی پارێزەرایەتی کوردستان کە بەردەوام بووە دەبێتە زامنێکی زۆر گرنگ بۆ ئەو پارێزەرەوە بۆ خانەوادەکەی و بۆ نەترسان و دروست نەبوونی دڵە ڕاوچێ لەو کەسە کە لە کەرتی تایبەت کار دەکە دواتر چکە بیر لەوە دەکاتەوە کە بە ساڵ کە تەمەنی بەسەر دەچێ کە دەگاتە ڕادەیەک ناتوانێت کاری پارێزەرایەتی بکە بە تایبەتی کە کاری پارێزەرایەتی پێویستی بە ینی بابەتی جەستەیی و ئەوانەش پێیوەستە بەو بابەتەوە بۆیە کە پارێزەرەکە بیر لەوە دەکاتەوە کە مافێکی خانەنشین بوون هەیە داهاتێکی ماگانە لەلایەن سندیکاوە لە سندوق خانشینی پارێزەرانی کوردستانەوە پێدەدرێت ئەو کاتە دەبێتە هاندەرێکی زۆر گرنگ بۆ ئەو کەسە کە لە کەرتی تایبەت کار دەکا لە داهاتووی خۆی و خانەوادەکەی و بژێوی ژیانی منداڵەکانی نەترسێ کە تەمەنی دەگاتە ئەوەی ناتوانێت کاری پارێزەرایەتی بکەوت لە کاری ممارەسەکردنی کاری پارێزەرایەتی دەوەستێ بۆی ئەوە هەندانێکی زۆر زۆر گرنگە کە پێویستە لە زۆربەی کەرتی تایبەت بەردەوام بێ هەر بۆ ئاگاداری جەنابیش لە کەرتی تایبەت لە کارەکانی تر لە پرۆژەکان لە کۆمپانیاکان و ئەوانش دەستەبەرکردن هەیە ئەوەکەوەکە دەچێتە خانەی چوارچێوەی مافی دەستەبەرکردن ئەگەر کرێکارەکە لە دەستەبەری ناوی نووسرا دواتر ناوی تۆمارکرا و کاتە ئەویش دوای چەند ساڵی خزمەت دەتوانێت خانشین بینێ خانشین دەستەبەری بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کە سندیکای پارێزەرانی کوردستان گرنگێکی زۆر بە خانشین بوون حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە لە کەرتی تایبەت گرنگێکی زۆر بە مافی خانەنشین بوون بۆ گشتین و تێژەکان بدە کە دەبێتە هاندانێکی زۆر گرنگ و بار سوکردنێکی زۆر گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانێت ئەو هەموو خانەنشینە لە خۆیەوە بگرێ لە جگە لە بابڵێن لە فەرمانبەرانی کەرتی گشتی بۆیە هەندانێکی زۆر زۆر گرینگە کە پارێزەران بتوانن بەردەوام بن. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ئارامگەردی و تەوێژی سندیکای پارێزران کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەسەر ئەم بابەتە لەگەڵمان بوویت.